یەکێتی و پارتی دوور نەکەونەوە دەسەڵات هەڵمان هەروابی بۆی جەماعەتێکی تریش بێن بزانە ئەوە ئەوان چیەکەن پارتی وەکێتی لە دەسەڵاتان نەمێنن ناژمێنەوە هێز عسکەری وردە دەستمان دەرچ نە هێزەکەی پارتی دەنگەداتە پارتی و نە هێزەکەی یەکێتی دەنگەداتی یەکێتی ڕەنگە ئەوان زەبتێکیان کردووە ئێمە زەبتیشمان نەکردو ئەچی بۆ لای هەر کەسێ ئەڵێم حکومەتە دزیەکەم ئەم حکومەتە پارەکەی خوارد ئەم حیزبانە هەمویان خوارد ئێدە باشە بچنە ناو خەڵکەوە بە خەڵک بڵێن خەڵکینە ئێوە هەر بە ئێماڵێن دز دەبفرە بێن بە حسابات بکەن زانی ئێمە دزین هێزەکەی ئێمە لە هەڵبژاردننی پێشوە لایەنە ئیسلامیەکان لە ناو هێزەکەی ئێمە لە دوکان دنیا زۆرتریانە لە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ڕۆژتان بەم ڕۆژە گەشت و هێزەکانیشتان دەنگتان پێ نادەن لە ئەنجامی ئەوەی ئێمە خۆمان بە خاوەنی هێزەکان نەزانیوە خەڵکماندانەوە بە وەزیر دیفاعی لە هێزەکان نەکردو خەڵکماندانەوە بە هین دیفاعی لە هێزەکان نەکردو بۆچی زۆربەی ڕمەکانتان ڕوو لە مەسرور بەرزانیە پێتان وایە لەم کابینێ مەسرور خراپترین هین بووە خراپترین سەرۆکی حکوومەت بووە لە سەرەتای دروستبوونی حکوومەت وە تاکویستی